سەرتا بەناوی خۆی گەورە و میهرەبان پێشەشی بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم. ئەمڕۆ من دەربەنسیاون مەسیح حەمەخان خەڵکی گوندی کانیلەم بەشداریم لە ڤیزیڤاڵی پارکی گەشتیاری مەهناس کردووە. جۆرێک لە بەرهەمەکانمان هەنجیرە. ئەمڕۆ سێ جۆر هەنجیرمان هێناوە بۆ پارکی گەشتیاری مەهناس. یەکێک لە جۆرەکانمان ئەم هەنجیرەیە. ئەم هەنجیرە لە زۆر کەم شوێنەکاندا هەیە، یعنی کەمە لە هەندێک جێیەکان. پێڵێن ئێمە خۆمان پێڵێن هەنجیری دڕکاوی، بەس لە ڕووی ناوەزانستیەکەی پێڵێن گوێزی دڕکاوی، ئەگەر لە بەرنامەکانەوە سێکی بۆ بکەن. وە جۆرێک لە هەنجیری ترمان هەیە. ئەمە تایبەتمەندێکی ئەوەیە سوودی زیاترە و لە ناوچەکانە زۆر کەمە. ئێستا بوون لەم پارکەوە بزان بەس خۆمێناوە، تەنها ئەو قاپەش مێناوە. تامی زۆر جیاوازە. فەرقەکەی ئەوەیە سوودبەخشە زیاتر. خەڵک زیاتر حەزی بەم جۆرەیانە، بەس هەندێک نەفەریشەیە تامەزۆری ئەم نەوعیانە. ئەمە دڕکی پێوەیە. ئێستاوە ئەوە احتیاجی گرتومە، بەس کە لەیەکەیتەوە ئەمە هەموو گیانی دڕکە، بەس ئێستاوا دڕکەکەیمان لێ کردەوە. ئەم جۆرە هەنجیرەشمان هەیە. ئەمە زیاتر لە تەختەق و چواردەوری تەختەق و ڕاوانی شارەکان دەکرێت. ئەم هەنجیرە زەردەکەیە و ئەم زۆرشان ڕەشەکەیە. ئەمەیان کەمتر لەمەیانەیە، بەس ئەمەیان بە زیاتر بەرچاوی هەیە لە شارۆچکەی تەختەق. فەرقیان زۆرە. ئێستا بۆ منە ئەمەیان زیاتر خۆشترە بەلای منەوە، بەس هەیە تامەزۆری ڕەشەکەشە، تامی جیاوازە، تامی زۆری فەرقە. ئەم هەنجیریان زیاتر سوودی هەیە. خەڵک تامەزرۆیەتی، بەس هێشتا خەڵک زیاتر نەیدیوە. ئێستا بۆ نمونێستا نەفرێک هاتویستی بیکڕێتی ئەمە چییە؟ نەیزانی کە هەنجیرە. وتم کاکە ئەمە جۆرێک لە هەنجیرە، پێڵێن هەنجیری دڕکاوی. ئەمە قاپی بە 4000 بوو. نا بە چلۆ نیە گوتریە لە 14 دانیتیاوە بزانم. کەمە بەرهەمەکەی، زۆر کەم یعنی. ئەمە بەرهەمی دوو بنێ. ئەمە زیاتر بۆ لێکردنەوە ناخۆشە. بۆ نمونێستا ئەو دڕکانی پێوەیە کەس ناچ لێ کاتەوە، بەس ئەها شتێکە هێنامانە بۆ ئەم.